بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام دڵشادم کە لەگەڵتان دەبم لە بەرنامەی لە پایتەختەوە بەرنامەیەکی نوێی کەناڵی ئاسمانی پەیامە گرنگ و بایەخی بەو بابەتانە دەدەین کە لە هەرێمی کوردستان و لە پایتەخت ڕوودەدەن بە میوانداری کەسانی شارەزە و پسپۆر لە بوارەکاندا تەوەرەکانی بەرنمەکە گفتوگۆ دەکەین. ئەڵلقەی یەکەمی بەرنمەکەمان تایبەتە بە داخستنی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان و ڕاگررتنی گەشتی ڕاستەوخۆی هەرێمی کوردستان بۆ جیهانی دەرەوە. لە ئەڵلقەی یەکەم میوانداری زۆر بەڕێز ڕێباز حەسەن شارەزای ئابووری و بەڕێز سەدرەدین ڕەسوول سیرینی میوانداریمان کردووە گفتوگۆی ئەم ئەڵلقەیەمان دەکەین. کاک ڕێباز زۆر بە خێراتن دەکەین. سوپاس بۆ ئەم دەرفەتە، سوپاس بۆ ئەم کاتی کە بە ئێمە بەخشی. سوپاس سیوای سەرکەوتم بۆ ئێوەش سڵاو لە بینەرانی بە ڕێزیش شیوادارم لەو بەرنامە نوێیانتان سەرکەوتبوون. بەڵێ کاک ڕێباز پرسیاری یەکەممان ئایا کردی گەشتیاری و فڕۆکەخانەکان لە هەر وڵاتێک چۆن دەبێت لە ڕووی ئابووریەوە بنیاد بنرێن؟ بەڵێ خۆی لە هەر وڵاتێکی سیستەماتیکدا کە وڵات بە دامەزراوەی بوو بێگومان هەموو کەرتەکان کەرتی گەشت و گوزاریە کەرتی پیشەسازیە کەرتی هەموو سێکتەرەکانی وەبەرهێنان بە سیستەماتیک دەکرێتن بە تایبەتی لە وڵاتانی پێشکەوتوو. بەڵام ئەوەی لە وڵاتی ئێمەدا دەگونجێ تەوان زۆری فەرقە لەگەر وڵاتانی تر لە ڕووی سیستەماتیکەوە ئەوە دەبینین ئێستاکە فڕۆکەخانە داخراوە بێ ئەوەی ئاماژەیەکی ڕوون هەبی لە بۆ کردنەوەی یان لە بۆ پێبژاردننی ئەو زەرەر و زیانانەیە کە ئەو خەڵکە سەبارەت بە کۆمپانیاکانە ئەو کۆمپانیانە ناو فڕۆکەخانەدا ئیش دەکەن بێ ئەوەی پێبژاردنێک هەبیتن لە بۆ تاویزکردنیان. بەڵێ ئێستا ئەو ڕۆڵ بینینەی کە لە هەرێمی کوردستان هەیە ینی لە ڕووی ئابووریەوە ئایا گەشتی ئاسمانی و فڕۆکەخانەکان توانیویانە ببنە بەشێک لە بنیاتناری ئابووری لە هەرێمی کوردستان؟ خۆی کە دەڵێن دامەزراوە هەر دامەزراوەیەک بتوانی داهاتێک لە بۆ حکوومەت پەیدا بکاتن ئەوە دەبتە بژانەوەی کەرتی ئابووری. بەڵام کێشەی ئێمە لێرەدا ئەوەیە سەرجەم هەموو ئەو سێکتەرانێک کە دەبنا هۆکاری وەدەسێنانی داهات ناڕوونن شەفاف نین بۆیە ناتواندرێ وا بڵێن برین دەبێتە هۆی بژانەوەی ئابووری. ئێمە بینیمان لە ڕابردوودا کەس نەیدەزانی داهاتی فڕۆکەخانە ڕۆژانە چەندە تاوەکو داخرا کە حکوومەتی عێراقی هەسا بەداواتە لە زمانی ئابووری ئەمە چی پێدەگۆترێ ینی لە چ خانەیەک هەژمار دەکرێت ئەم شێوازی مامەڵەکردنە لەگەڵ گەشتیاری؟ بەڕاستی من نەک هەر لەگەڵ گەشتیاری لەگەڵ هەموو سێکتەرەکانی تر خۆم وام وتووە هەرواش دەڵێم تەسەڕوفات و هەڵسوکەوتەشی مافیایان نییە کە لە وڵاتە ئێمەدا دەگوزارێت. بەڵێ دەگەڕێم وڵات. کاک حاجی سەدرەدین ڕەسوول سیرینی بەڕێوەبەری گروپی کۆمپانیەکانی ڕۆیدەیە بۆ حەج و عومرە دووبارە بەخێراتن دەکەین. دەمەوێت لەوە دەست پێ بکەم گروپی کۆمپانیەکانی ئێوە بە نمونە کارتان چییە و چۆن کار دەکەن هەم پێش ئەم گرفتەی کە بۆ فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان دروست بوو دواتریش ئێستا چۆن کار دەکەن؟ بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاسان دەکەین بۆ بەرخساندنی ئەم بەرنامەیە دەستان خۆشبی. بەڕاستی ئێمە لە ساڵانی زووەوە هەر لە خۆم و یعنی ئەوانەی ئیشوکارەکانی مە زیاتر تایبەت بە گەشتەکانی حەج و عومرە بووە و زیاتریش لەو ساڵانی ئاخیرکەوە لە ساڵەکانی 2000 بەسەرەوە زیاتر هەرێمی کوردستان بۆی ئەوەیەکەوە دیانەتی ئەکسەری زیاتر مسلمان و حەز بە سەفەری گەشتەکانی عومرە ئەوانە بۆتەوە. بەڕاستی ئەو گەشتانێکەوە گەشتی عومرە تەئسیراتی لەسەر مەسایلی سەفەرکردن لە بۆ هەموو ئەو سەرکەتانێکەوە پەیدا بووە لە بۆ هەرێمی کوردستان. ئێستا کێشەی ئێمە ئەوەیە کەوە لە هەرێمی کوردستان وەکو جەنابی باسی کرد هیچ سرکە ئەوەک نییە کەوا بتوانین
کۆنتاکێک بکەین ئێمە وەکو ئەو کۆمپانیانی حەج و عومرە کە تایبەت بە گەشتی عومرە باز دەکەین تایبەت بە گەشتەکانی حەج هیچ پەیوەندی بە مەسایلی کۆمپانیەکان وانە تایبەت بە حکوومەت و بە بەغدا بۆیە ئێمە ساڵانە دەستەی باڵای حەجی عراقی کە دەکا باڵای بەرزی حەجی عراقیە لە ڕێگای وان و لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف ساڵانە تەندەر دەدرێت بۆ کۆمپانیانێکەوە دەیانەوێ بەشدار بن ئەو تەندەرانە وەربگرن گەشتی عومرە ئەنجام بدەن لە بۆ موسڵمانانی هەرێمی کوردستان ئێمەش وەک کۆمپانیانە بچەند کۆمپانیاک ئێمە تقریباً مجموعە کۆمپانیاک پێکەوەینە لەو کاران چەند ساڵە ئیش دەکەین ئێمە بە ڕێگای قانونیەوە لە ڕێگای وەزارەتەوە لە ڕێگای بەڕێوەبەراتی حەجی بەڕێوەبەراتی گەشتی حەج و عومرە و بەغدا و وڵاتی سعودیا ئەو ئیشانە بە قانونی هەموو جێبەجێ دەکرێتن کەوەی ئیشەکان جێبەجێ بکرێ و دابین بکرێت لە بۆ گەشتەکان تاکو ڕێگای خۆی بگرێتە بەر تاکو گەشتەکە جێبەجێ بکرێت ینی ئەو ڕێگا قانونیانەی کە هەیە وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەراتی گەشتی حەج و عومرە دایدێنێت لە بۆ کۆمپانیەکان هەموو لە ڕێگای ئەو تەندەرەوە جێبەجێ دەکرێت و ئەنجام دەدرێت ئێستا ئەو گرفتە دروست بووە کە کۆمپانیەکانی عەمرا ناتوان لە هەرێمی کوردستان ئەو ڕێکارانە بگرنە بەر بۆی کەسێک کە گەشتیارە دەوێت گەشتی عەمرە ئەنجامدا و گەشتیاریش بە شێوەیەکی گشتی بارودۆخی دارایی ئێستای کۆمپانیەکان بە گشتی چۆنە کە گرفتەکە هەیە و فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بەڕووی گەشتی ڕاستەخۆی دەرەوە پچراوە کۆمپانیەکانی گشتی یان گەشت و گوزار و کۆمپانیەکانی حەج و عومرە ئەوانەی کە ئیشی فڕۆکەوانی پلێت دەکەن ئێمەش بۆ خۆمان ئیشی پلێتی فڕۆکەوانی و بابەتان دەکەین بەگشتی لەو بە تایبەتی بەعام باز دەکەم کوردستان ئێستا دەتوانی بچی لە ئەگەر ڕێژەی 175 مەکاتەبەکانی خۆیان داخستیە یاخود زەرمەندێکی زۆر بوونە لە بەرەوەی خۆ نمونە وەکو من مەکتەبە کۆمپانیام هەیە شەریکەم هەیە دامنە عەلاقەت مۆزەفمان هەیە ئەو کەسانێک کە دەژێر دەستمان پێکەوە ئیش دەکەین تاوە تەسیاتێکی زۆری لە ئێمە کردووە زەرمەندی ئەزە نەوەکو ئێمە احتیمالە ساڵانە 6 مانگ کاری عومرە هەیە بەڵام ئەی سەیدی ئەوانی کە کۆمپانیەکانی گەشت و گوزارن زەرمەندی گەورەش هەر ئەواندن لە ناو مەوزوعەکەی ئەوەی هیچ سەفەرێک نییە تۆ ئەگە بتەوێت سەفەر بکەی تەنها فڕۆکەخانەکانی هەرێم کرابێتەوە بۆ ئەوانی کە دەچن بۆ بەغدا یاخود دەچن بۆ نەجەف بۆ بەسرا ئەو احتیمال هەیە ملەتیمە لەو شێوازەی نەبی بتوانێت سەفەر بکەوت بە وڵاتی دووەم و سێمەوە نەک ئێستا ساڵان جاران لە هەولێر خەڵک دەچوە ئوردن بە ترانزیت و لەوێش دەچوە وڵاتی سعودیە ئێستا دەبێت تۆ لە هەولێر بچێ بەغدا لە بەغدا و بچێ وڵاتێکی دیکە دوای بچێ وڵاتی دیکە باشە من دواتر باسی ئەو گرفتە دەکەم کە لە ڕووی گەشتکردنەوە لە ڕووی ماندووبوونەوە چۆن دروست بووە بێگومان جیاوازی هەیە کەسێک لە هەرێمی کوردستان ڕاستەخۆ گەشتکە بۆ دەرەوە بەو ڕێکارانەی کە گوتت جیاوازی زۆرە دواتر باسی ئەوم لۆ بکە ینی ئەو گرفتەکە دروست بوو ئێوە لە ڕووی ئابریەوە چ کارێکتان کردووە بۆ ئەوەی کۆمپانیەکەتان بە تەواوی ینی بەردەوام بێ لە کاری خۆی لە کەمکردنەوەی کارمەند و ئەم زۆرشتانە دەگەڕێم وڵات کاک ڕێباز دەمەوێت ئەوە بزانم ئایا هەرێمی کوردستان لەسەر چ ئەساسێک لەسەر چ بنەڕەتیەک ئەم گەشتانەی دروست کرد بۆ دەرەوە و ئایا توانی کە پێشتر گەشتەکان هەبوو ئەو ئەنجامە بەدەست بێنێک کە دەیەوێت لە ڕووی ئابوووریەوە بەڵێ خۆی کاتی خۆی تەمان ئەو شتانە هەمووی بە پێی دەستوور ڕێک دەخرێ مەبەست لە شێوازی بەڕێوەبردننی فڕۆکەخانە گومرگ و ئیتر داهاتوانە هەموو بە پێی دەستوور ڕێک دەخرێ بەڵام ئەوەی ئێمە بینیمان لە ڕابردوودا حکوومەتی هەرێم وەک وڵاتێکی سەربەخۆ تەسەڕوفی دەکرد بەڕاستی ئێمە لە هیچمان کەم نەبوو مەسەلەن لە فڕۆکەخانە شوێندەری بدویزدایە سەفەرت دەکرد بێ کێشە بێ هیچ مەشایەکلێک ئەوە ئیتفاقاتی لابەلا بوو لەگەر حکوومەتی عراقی کاتی خۆی دانیشتن و ئیتفاقیان کرد بەو شێوازە فڕۆکەخانەکان بکرێتەوە ڕاستەوخۆ خەڵکی هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە سەفەری دەرەوە بکاتن ئەواتە بەبێ بە شێوازی قانونی و ئەو شتانە نەبووە لەبەر ئەوەش ئێستاکە حکوومەتی عراقی زەختی کرد و بە پێی دەستور تحملی کرد وتی بە پێی دەستور تحمل دەکەم و
هەستا بە داخستنی. باش هیچێک لەو شتانێک کە سیادیە گەشتی ئاسمانیە کە سەر بە حکوومەتی ناوەندیە لەگەڵ دادگای فیدراالی و پۆلیس و خاڵە سنووریەکان. بەڵام ئەوەی کە مثلەن ئێستا لە هەرێمی کوردستان ناوەند لەگەڵی ناگەنە ڕێککەوتن لە ڕووی ئابووریەوە یعنی چۆن باز دەکرێت یعنی گرفتی نێوان ئەم دوولایەنە چییە بۆ ئەوەی گەشتەکان بەردەوام بن. بەڵێ ئێستا کە گرفتی نێوان حکوومەتی هەرێمە حکوومەتی ناوەند تەنانەت مەسلەی داهاتە هیچی تر نییە لە داهات لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە بگەنە ڕێکەوتن هیچ کێشەیەکیان نامینێ ئەو نسبە بودجەیە کە ١٧٠ ڕوو دەهات ئێمە کاتی خۆی حکوومەتی عراقی ١٧٠ نەدەداینێت کەمتری دەدانێت لەبەر ئەوەی دێگۆ ئێوە داهاتان هەیە داهاتی ناوخۆتان هەیە ئەو داهاتە ئەگەر نەیگەڕێنەوە خەزێنەی ناوەندی ئێمەش بەپێی ئەو تەوقعاتانەی کە هەمانە ئەو لێبڕینەی دەکەین لە ئێستادا ئەگەر بیانەوێ بگەنە ڕێککەوتن ئاسانە سەرجەم داهاتەکان حکوومەتی عێراقی داوا دەکات سەرجەم داهاتەکانم پێ بدا من بودجێ ١٧٠ دەدەمێت ڕێککەوتنەکە هەر ئەوەیە کە ئێستاکەش لەسەری ناگەنە ڕێککەوتن چونکە کێشە کێ لێرەدا بەپێی معلوماتەکان زانیاریەکان حکوومەتی هەرێم تا 2022 نەوتی فرۆشتووە و پارەشی وەرگرتووە لەبەر ئەوەیە ئەویان کردی نەوتە کە بەشێکە لە ئابووری بەڵام ئەوەی کە فڕۆکەخانەکانە گرفت چییە؟ گرفتی فڕۆکەخانەکان هیچ ئەوە نییە لە ڕووی ئەمنیەوە حکوومەتی عراقی دەیەوێت کۆنتترۆلی بکاتن فەرمانبەری خۆی دابنێتن و لە ڕووی داهاتیشەوە ئێستاکە کە ناتوانانی سەفەر بکەی لە مەسەلەن فڕۆکەخانەی هەولێریان سلێمانی مباشەرەتەن دەبی بچیەوە بەغدا ئەوە کۆنتترۆلکردنی داهاتە و حکوومەتی عراقی بەشێکی زۆر لەو داهاتەی کە لە فڕۆکەخانەکان لە بۆ هەرێمی کوردستان دەبوو ئێستاکە لە بۆ خۆی دەباتن ئەوان مشکلیان نییە هاوڵاتی تووشی کێشە دەبی دواتر باسی ئەو خاڵە بۆ بکە کە گرفتی ئەو داخستنە لە ڕووی ئابووری بۆ تاک چۆنە و بەگشتی لەسەر ئابووری هەرێمی کوردستان چ لێکەوتەکی لێ دەکەوێتەوە کە حەزی دەگەڕی مۆلات باسی ئەوم کرد کە ئێستا ئێوە بەنمونە کۆمپانیەکەی بەڕێستان هەرساون بە تەقەشوف ینی کەمکردنەوەی کارمان کەمکردنەوەی خەرجی ینی چ جۆرە کارێک ئێستا لە نێو کۆمپانی ئێوە دەگوزارێ هەم کۆمپانیەکانی حەج و عومرە ئەوانی کە تایبەت بە گەشتەکانی عومرە احتیمالە گەشت گوزارەکانی جوانە ڕێک هەمویان ئیکارەکانی خۆمان وەستاندووە ئەوەی کە با بڵێن فەرمانبەرێکم هەوە بەڕێم کردی لە ماڵمدانا ئەوەی کە لەگەڵم ماوە نیوە موچەی دەدەمێ هەرخۆشم ئەوەی کە هەیتم هە لە داهاتەکەی خۆم دەخۆمەوە بەڵام ئێمە ئیلتیزاماتمان بە مەسایلی زەرائب و مەسایلی پارەدان و ئەو چانەی خۆمان هەموو کردووە لەو بابەتەی ینی ئێمە زەرمەندی گەورە ئەوەیە گەشت و گوزار و ئێمەش کۆمپانیەکانیان زیاتر هی حەج و عومرە خاستەنگە ساڵانە 6 مانگمان هەیەکەوە لەسەر ئەو بابەتە ئیش دەکەین لە بۆ عومرە گەورەترینی زەرمەند ئێستا زۆر ئەمە گروپێکمان هەیە لەگە کۆمپانیەکانی حەج عومرە هەموو بە تایبەتی ینی هەموو ناڵە دێ کەس نییە بێ بەهانات بێ قسەک بکە هاوکاریەکت بکە بێ بڵێ کاکە ئێوە زەرمەند بوونە قەرەبۆتان دەکەینەوە لەو بابەتانە باقەرە بۆشمان نەکەنەوە بەڵام هەوڵ بدەن هیمەت بکەن هیچ هەوڵێک هەیە وڵی وەکو باس کرا ئەو مەسایلی فڕۆکەخان داخستەکان مەسایلەکە سیاسیە زیاتر مەسایلەکە ئابووری و مابینی هەرێم و بەغدا بەڵام ئەو هاوڵاتی فەقیر چکە لە بۆ نمونەت باز بکەم کەسێک زۆر نەخۆش و ناتوانانی سەفەر بکاتە بەغدا بە فڕۆکەش ینی با بڵێن لەوێ سواری یاخود بستە بە سیارە بە ئۆتۆمبیل بستە وڵاتانی دراوسێ ئایا ئەو زەمبیچی لەو بابەتەی ینی هەموو شتی کە هەیە بەڵام ئێمە لەو شتێ دەوەستین کەەوە لە بابەتی ئیشەکانی خۆمانە باش ئەوەی کە ئێستا گەشتی ئەمڕە دەکا ڕێژەکە چۆنە ینی بۆ دەرەوە مەبەستم ئەوەیە کە لە هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان دەبێ بچێت بۆ بەغدا لەوێش بۆ وڵاتی سعودیا ڕێژەکە چۆنە بە بەرچاو ینی لە بەرچاوگرتنی ئەو ڕێژەی کە پێشتر پێش ئەو گرفتە دروست بوو بزانم ئەگەر ئێستا ئەم ساڵەکە ئەو غەیرانە پێدا بوو داخستنی فڕۆکەخانە پێدا بووە زۆر لە ساڵانی ڕابردوو کەمی کردووە وەکو نمونەن لە ساڵەکانی 2015 16 17 باشە لە هەژدا ینی ئەو ساڵی حەفدا بزانە حکوومەتی عێراق
گەشتەکانی عمرەی خۆی دەست پێ کردیە لە 25/12/2017 ئەمە بەغدا بەغدا هەتا ئێستا بەردەوامە باڵێ عقدی لەگەر فڕۆکەوانی سعودیش کردی مباشر کاتی خۆی چەند ساڵ پێشێستا وەتی مشاکلی مابینی عراق و سعودی بووە هیچ فڕۆکەیەکی وڵاتی سعودە نەداتە عراق بنیشێت ئێستا عقدیان هەیە دووسێ شەریکاتی زەخمی سعودی دوای داخستنی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بەڵێ ئەم ڕێکەوتنە لە نێوان حکوومەتی کرایە بەڵێ کرایە باشە هاتینە نەکو گەشتی عمرە سعودیە قەرارێکیدا لە 1938 هیجری کەوا عمرە مەداری ساڵە بەڵام تەنها 3 مانجی حەز نەبێ نەوەکو لە پاش حەز کە حەز تەواو بوو بۆ شار محەڕەمی ساڵی نوێی گەشتەکانی عمرە دەست پێ دەکا ساڵانە وانە بوو 3 مانگ دەڕۆیش لەسەر محەڕەم اینجا گەشتەکانی عمرە بەڵام سعودی ویستی لەبەر مەسایلی قەیرانی خۆی و کاتی خۆی زیاد بکە دەستی پێکرد بزانە تقریبا لە 2015 بزانە چۆن کمی کردووە تقریبا یعنی ئەوە مەزەندەیە عەدەدی تقریبا نزیکەی 32 هەتا 33 هزار ئەگەر من غەڵەت نەبم بە مەسایلی عەدەدی لە هەرێمی کوردستان لە 2015 سەفەری گەشتی عمرەیان کردیە لە فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی لە 2016 نزیکەی تقریبا ئەویش 24 هزار کەسێک سەفەری کردی یعنی تقریبی احتیمالە من عادەدەکان زیاد و کەم هەبی بەڕێژەیە لە 2017 نزیکەی 18 هزار هەتا 19 هزار کەس سەفەری کردبی زۆر کەم دەکاتەوە ئێستاکە هیچ کەس سەفەری نەکردێ بەڕسمی لە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە بە وڵاتی سعودیە ئێمەش ئیلتیزاماتی خۆمان بەرامبەر وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەرهاتی گشتی حەج و عومرە هەموو ئیشەکانمان ئاسانە ئازریش بووە بەڵام شتە چکە هەیە ساڵانە حکوومەتی عراق دەستەی باڵای حەجی عراقی کاروباری هەرێمی کوردستان تاخیرتر دەکە لە ئیخۆی هەموو ساڵ یعنی 3 ساڵان لە بەغدا بابڕێن لە بەغا لە محافەزەکانی جنوبەوانە گەشتی عومرە هەیە ئیجازەی هەموو کۆمپانیاکان دەردەچێت بەڵام هەرێم دوای 3 مانگ ئەوان بەکاوە خۆیان موافقەکان زانین بۆچی وایە ئێمە کە لێرە مجاز بووین ناوەکانی ئێمە دەستە بەغدا کۆمپانیاکانی کە تایبەتن بە عومرە لە بەغدا لە وەزارەت خارجیە دەبێت ناو بکرێت لە بۆ ئوردن وڵاتی سێیەم وڵاتی دووەم لە بۆ قۆنسوڵی سەفارەتی وێ لە بۆ وەزارەتی داخلی سعودیە ئەوان هەموو موافقە دەکەن لەسەر ئەو ناوانە اینجا دەگەڕێتەوە بەغدا و بەغداش ئیجازەت دەداتێ کە تو ئیش بکەیت بەڵام بۆ کۆمپانیاکانی خۆی بۆ ئەو شەریکاتێکەوە لە بابەتی خۆیان ئیش دەکەن زووتر لە ئێمە کارەکانی لە بۆ ئەنجام باش ئەو ڕێکارانە ینی بەر لە دروستبوونی ئەو گرفتە و ئەو قەیرانەی کە ڕووبڕی هەرێم بەوە سیاسیکە پێشووتریش هەر بەو شێوەیە بووە هەموو بووە ئەو چەند ساڵی پێشتر هەر چکەوە دەبی بڕوە بە ڕێگاری خۆی بووە ئاسایی ئەو شتانە یعنی دەبی ئەو شانە بکەیت تۆ دەبیە خاوەنی ڕاستە و خۆ لەگە کۆمپانیاکانی سعودیای کەوە ئیشی تایبەتی بە مەسائل و هوتێلەکان و حەج و عومرە ئەوان دەکەیت تو لەگەڵیان عەقدی دەبەستی واژوو دەکەی ئیشەکانی خۆت لەگەڵیان نزان باشە دواتر هۆکارەکانم پێ بڵێ کە ئێستا بۆچی لە 2018 ڕێژەی خەڵک گەشتیار بۆ ئەنجامدانی عەمرە کەم بۆتەوە هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە کاک ڕێباز پرسیاری ئەوم کرد ئەم قەیرانێک کە دروست بوو کە خەڵک دەبێت لێرەوە لە فڕۆکەخانەکانی هەرێم بەرەو بەغدا بڕوا دواتر بۆ دەرەوە بۆ مەسائلی نەخۆشی گەشتیاری عەمرە داهاتی تاک چ زەروزیانێکی پێدەگا و دواتریش حکوومەت بەخۆی لێرەدا شتێکێ بەنای سەریعی دەورانی سیولە مثلەن ئەگەر سیولە بە شێوازێکی سەریعی دەورانی کرد دەستی کرد لەو دەست بۆ ئەو دەست لەو دەست بۆ ئەو دەست ئەوە تا ڕادەیەک لە ڕووی ئابوووریەوە دەتوانین بێت بەهێزە بەڵام ئێستا کە سیر دەکەی چەند مەسەلەن سێکتەر مەربوطە بە فڕۆکەخانەوە حکوومەت پەشی کەوتووە لە داهاتی فڕۆکەخانە تا ئاستێکی باش ئەو کۆمپانیانەی کە مەسەلەن کاری تکت و مەسەلەن حەج و عومرە و ئەو شتانە دەکەن ئەوە هەمووی پەشی کەوتووە
گەشت و گوزار پەچی کەوتووە مثلەن کە حکومەت داهاتی فڕۆکەخانەکەی باش بە کۆمپانیا حەج و عومرە باش دەبوو گەشت و گوزار باش دەبوو تێلەکان باش دەبوو مەطعەمەکان بازاڕیان باش بوو بەڵام کە ئێستاکە پەچی کەوتووە تاسیر دەکاتە سەر حکوومەتی تاسیر دەکاتە سەر وەکو باس کرا سەر کۆمپانیەکانی حەج و عومرە سەر مەسەلەن ئەو فەرمانبەرانەی کە لەو شەریکاتانە کار دەکەن هەمووی دەستنەوە ماڵێتەکەواتە لە ڕووی ئابوووریەوە دەتوانین برێت بەرەو داتەپین دەڕاتە هەرێمی کوردستان تووشی ئەم گرفتە بوو لە زمانی ئابووری چۆن دەتوانێت خۆی ڕزگار بکات ئەوە یەک دواتر حکوومەتی هەرێم ئەو کارەی کردووە یاخودنا لە حالەتی خۆ دەرباسکردندا لە مەسەلەن لەو بابەتێک کە باسی دەکەین مەسەلەی فڕۆکەخانە تەنها یەک هەل هەیە ئەویش ڕێکەوتن لەگەر حکوومەتی بەغدا بۆ ئاساییکردنەوەی بارودۆخە ئەگەر ئەوە نەکرێ ڕێگای تر سەختە ئێمە دەبینین چەندەها کەسەیە لە بۆ گەشت و گوزار ئێستا سەفەری خۆی دواخستووە لەبەر ئەوەی لێرەوە دەچێتە بەغدا لە بەغدا چەند سەعاتێک دەمینێتەوە پاشان ترانزیتی تری هەیە بێتاقەت دەبیتن نایکا سەفەری لە بۆ ئیلا ئەوانەی کە زۆر زەرورن ئیشەکی زەروریان هەیە دەتوانن سەفەرکەن ئەگەر ئەوانی تر کە من لەو دووسێ ڕۆژە چەندەها برادەر هاتوونەتەوە لە دەرەوە لە ڕێگەی تورکیاوە هاتوونەتە دیاربەکر هاتوونەتە شەرناق لەوێەوە بە سیارە هاتوونەتەوە هەرێمی کوردستان کە ڕێگایەکی دوورە ئەوەش زەحمەتە هیچ هەتا ئێستاکە هیچ چارەسەرێک نەکراوە ڕێگایەکی بەدیل نییە چکەوە گەشتی ئاسمانی و فڕۆکەخانەی و مەربوطە بە ینی ئەوەی فڕۆکەوانی عراقی ناتوانێت ڕێگەی بەدیل بدۆزیتەوە یعنی حکوومەتی هەرێم ناتوانێت لە ڕێگەی دەرەوە لە ڕێگەی دروستکردنی ئەگەر دروست بێ فشار بتوانێت ئەم کێشەیە چارەسەر هەوڵک هەبوو بەڵام سیادەتی عراقی لە دەست حکوومەتی عراقی لە دەست هەرێمی کوردستانیا پێی دەستوراوە هەر حکوومەتی عراقی بوو کاتی خۆی داوای لە شەریکەکانی تەیران کرد کە گەشت نەکەن گەشت هەڵوەشێنەوە بۆ هەرێمی کوردستان بەڵێ باشە دەگەڕێ مۆلان کاک حاجی بەر لەوەی بچمە لای کاک ڕێباز پرسیاری ئەوەم کرد کە بۆچی ئێستا هاوڵاتیان هەوڵی ئەوە نادەن کە سەفەری عەمرا یاخود گەشت بکەن هۆکارەکان چین کە بە تەواوی کەم بۆتەوە و دەتوانین بڵێن بە ڕێژەیە بڵێ هۆکارەکان یەکەمشت هۆکاری ئەوە دیارە زەق دیارە نەبوونی فڕۆکەخانەکانە هۆکاری دووەم بە جەنابشتم ڕابگەێنم وڵاتی سعودیا لە پارەکەوە بڕارێکی دەرکردووە هەر کەسێک بۆ جاری دووەم گەشتی عومرە ئەنجام بدە دەبی ڕسومات ینی 2000 مەبلەغی 2000 ریال دەکا بە مقابلی 535 دلار بدات کە بیوێ سەفەرکە ما عادای با بڵێن ئەو کۆمپانیای حەج و عومرە دەڵێن گەشت دەکەین ئەم ساڵ گەشتی عومرە بە 900 دلارە ئەوەی کە گەشتی نەکرد بێ لە 2016 حەفدەکی بێ مابینی 16 و 17 ئەوەی کە چوبی ئەوە دەبێ ما عادای ئەو 900 دلاری کە کۆمپانیەکان یاخود ئەوانەی خەڵک دەبن بۆ عومرە دەبێت 535 دلاری کە بدە ئەوش تقریبا تاسیراتە چ خۆی هەیە دەڵێ کاکە لە زیاتی ئەوی کابرا 900 جارەوان نەبوو ئەگەر لە ساڵێک 2 جار چوبای هەموو ساڵێک چوبای ئەو ڕسوماتە نەبوو لەسەر ئەو پێدانی پارە نەبوو بەڵام ئەو بڕیارە ژنوێیە کە دەرچوە ئەوەش دەبێتەوە ئەو بڕیاریان دەرکردووە ئەوە دیارە وڵاتی سعودیا لە ساڵێک زیاتر دەبێت بەبێ داچونەوەکی بەخۆی کردووە دەیەوێت زیاتر پشتی خۆی بە داهاتی نەفتی نەبەستی پشتی بە مەسائلی باجەکانی خۆی کارەکان ئێستا زۆر شت هەیە ینی لە سعودیا کراوە ناچینە ئەو تەفاسیلەوە هۆکاری دیکەش ئەوەیە کەوە خەڵکانی هەیە ئێمە بڵێ کورد ینی ئێستا بڵێم وڵات خزمێکم یان پیرەمێردم یان کەسێکم یاخود کابراایەک پێشمەرگەیە یاخود کابراایەک لە دەسەڵات یاخود مەسئولیاتە چییە یاڵە کاکە حەزی لێ گەشتەی عومرە بکە کاکە یاڵە با بچینە عومڕێ وڵی کاکە بەغدابی نایەم دا حاجی با بچین دا حاجی هیچی نییە وڵی گەی بچێ بەغدای نایەم بۆ لێرە سواری فڕۆکا بێ و لێوێ دێتە خوارێ ترانزیێتت دەکات ئایا 2 ساعاتە 3 ساعاتە 4 ساعات احتیمالیش هەیە ئیهانەشت بکە ئەو حاڵەتانە هەبوو احتیمالی هەیە من هیچم لە هیچدانە بێ لە بۆ نمونە لەو ماوانە برادێکی خۆمان سەفەری کردبوو لە بۆ وڵاتێکی کە ترانزیتیا بوو وتی چوومە هیچم نییە ڕێک 3 ساعات ڕایان گرتم
هەتا تیارەکە ڕۆی وڵا تۆ ئیشتباهی ناوت هەیە داخێری گوتە کاکە داوای لێ بردنی دەکەم هیچ ئەساسش نییە ئەجە لەوەیە من لەوە ترسیم احتیمال کۆمپانیەکانی کەژەوە بترسن من گڕوپێک ببەم 50 کەسی 100 کەسی 45 کەسی وانە لەگە کەسێکی خۆمان بەڕێگایی دەکەین کەەوە سەرپەرشتیان بکات لەو بابەتی چون لە بەغدا هاتنە خوارێ لە ببێنە خوارێ بچنە چوونە ژوورە و دەرەوە دوای یەک لەوانە مشکلەیەکی هەبوو خەڵکی هەرێمی کوردستانە ئێمە کەسێک وانینە ئێمە لەگەڵ یەکدی بەڕاستی زۆر محەبەت هەیە بچم من خۆم سەفەر بکەم بەڵام کەسێک کە گەڕاوە بەجێی بێلم ینی ئێمە وا فێر نەکراین هەر عام بە کورد ینی ئەوە چێشە ئەوەیە فکر دەکەین کەسێک وا هەبوو ئەجە لە ئەو زەڕوریاتی ئەو هۆکارانی کەەوە خەڵک سەفەری عومرە ناکە زیاتر نەبوونی فڕۆکەیە خانەیە ئەوەی کە ساڵانە دووبارە چوویتەوە ئەو کەسێکەوە ناوێ بێ بەڕێگای بەغدا بچی هەیە ئێستا خەڵک داوا دەکەوە خەلیکین بەردەوام بەڵام ئەتوو ڕێژەکەم پێوتی لە 2015 ئێستا 2010 ئەوە تقریبان 3 مانگ ڕۆی بەسەر گەشتەکانی عومرە بەڕسمی کەس نەچوتە وڵاتی سعودیە باشە ئێوە وەکو کەسێک کە لە ناو کارەکە دابوونە چەند ساڵە وەکو پێشبینی ئەوە دەکەن کە خەڵک بێوێ لە ڕێگای فڕۆکەخانەی بەغداوە سەفەری عەمرە یاخود گەشتیاری ئەنجام بدە وەکو پێشبینی 125 کەس 125 داوای ئەو تەڵەبیاتی دەکەن بەڵام هەرێمیش با بڵێن وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەراتی حەج و عومرە تاوەکو ئێستا ئەوان پێیان بڵێ دەکاکە ئێمە تشجیعتان ناکەین بێوێەوە بڕۆن لەلایەکی قسەکانیان تەواوە لە وەک چییە لەبەرەوەی نییە ئێمە هەمومان کە دەچین بەغداش هەر عێراق و ئەمەش هەر لە عێراق دەژین و بەڵام ئێمە چەند ساڵە بۆ خۆمان هەر سەر بۆ خۆی خۆمان وەگرتووە و وەکو کاکە باسی کرد فڕۆکەخانەکان سەر بەخۆ بوونە یعنی ئەو بابەتە بەڵام خەڵکەکەی ما واعیەی خەڵکی خۆمان پێخۆش نییە ئەتوو لە هەولێر بچێ بەغدا و لە بەغدای پاش 5 ساعت 6 ساعت کە سواری تیارەچکە بی ئای وڵاتەچکە بڕی بچی یاخود ڕاستە خۆ بچێ وێندەر ئەوە کێشەکان زۆر گەورەنە کاکە باسی کرد ئەگەر نەبوونی فڕۆکەخانە تاسی لە مەسایلی ضەرائب دەکات ئێستا ئەمن ساڵانە زەریبێ دەدەم باجی دەدەمە حکوومەت باشە ئەگەر نەفەرم نەبوو باجەکەش نادە باشە زەرەکە چێە تۆ پرسیارەکەت هێنا پێشەوە ئەویش ئەوەیە لە کاتی وەرگرتنی مۆڵەت هەموو کۆمپانیاکان بە کۆمپانی بەڕێزیشتانەوە کۆمەڵێک زەرائب و ئەم تەمینات دەدات بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر کێشەکە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەم حاڵی ئێستا کە فڕۆکەخانەکان وەستن چی قەرەبوو دەکاتەوە یعنی ئێوە قەرەبوو کراونەتەوە یاخود نا ئێمە قەرەبوو نەکراینەوە بەڵام نەبوونی فڕۆکەخانە لە دەسەڵاتی وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرە نییە ئێمە بە ڕاست بێنە ناو مۆزوعەکە بەڵام ئەوانیش چاکەیەکیان لەگەڵ ئێمە کردووە ساڵانە تەمینمان دادەنا مەبلەغە پارەکمان دەدەنا کە ئەو ئیشە ڕوودا و ئەم مەسایلە تۆزێ سادی کە دەناوی فڕۆکەخانە دەدەن ئەوان ئێستاکە ئێمە تەنگاو ناکەن ڕێگاکە تەمیناتەکەتان بینن وەرن عەقدەکەتان لەگەڵ ئێمە واژوو بکەن ئیشەکە بکرێن چونکە دەزانن نە لە دەسەڵاتی وانە نە لە دەسەڵاتی ئێمەشە لە دەسەڵاتی لە خۆیان لە بەرزترە ئیشەکان یعنی پارە و پێرا و بەستر پێرا ئێمە هەموو ساڵانە تەمیناتی مەبلەغی پارەمان داناوە ساڵانە پێشەوەی بچین ئەوان داوای پشتگیری دەکەن لە بازی دەرامەت دەیبین لە بۆیان ئەوانی کە ئیشەکی ڕسوماتە دەکرێت هەموو جێبەجێ دەکەین بەڵام ئەم ساڵ ئەوانی سارد داوایان لە ئێمە نەکردێکەوە ئێمە بچین تامینیان بۆ ببین یاخود زەختەی زۆرمان لەسەر بکەن چونکە دەزانن ئیشەکە نەبوو ئێمە هەیە نەوانیش مستەفیدیمان ئەوانیش زەرمەندن لەبەرچی پێ دەڵێن دەستەی باڵای حەج عێراقی بۆ هەر عومرەکارێک عەقدی هەیە لەگە ئەو فڕۆکەوانی کە دەیکا یاخود لەگە فڕۆکەوانی عێراقی بۆ هەر عومرەکارێک $50 ئەو $50 ئەم ساڵ ئیتفاق کرایە $50 و 25 بیدا بە هەرێم ئەوانە کە لە هەرێم سەرفەکەن 25 بدا ئەوەی بەو معلوماتێک کە وەرم گرتووە حکوومەتی هەرێمیش ئەویش هەر پێی ناخۆشە چونکە زەرمەندە لە وەرنەگرتنی باس زەرمەندە لە وەرنەگرتنی ئەو مەبلەغە پارەی
فڕۆکەخانەکان زەرمەندن لە بۆەوەی معلوماتێکت بدەمێ هەتا ئێستا چەند ساڵە فڕۆکەی عێراقی لە فڕۆکەخانەی هەولێر و هەرێمی کوردستان دەنیشی هەتا وەکو نە دانیشتن و نەهستان و نەپارەی خەڵک کە سەفەر دەکرد دینارێک چەند حسابات لەگەڵ نەکرد و ناشاندنێ ئەوە معلوماتمان هەیە یعنی ئەو فرۆکەخانەکانی حکوومەتی ناوەندی کە لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان دەنیشێتەوە ئەو ڕێکارە یاسایی کە دەبێت لە ڕووی ئابوووریەوە بیدەم هەرێمی کوردستان نەکراوە کەواتە ئەوش بۆ خۆیان ئەوە شتەکە مەسایلی سیاسی و ماوەینی خۆیتانەوە مەسەلی فڕۆکەوانیە بەڵام ئەساسی نەبوون و هۆکاری هەموو ئەو قەیرانی کە ئێستا دروست بووە خۆ فڕۆکەخانەکە کە دەوڵەمەندە تارەی کارگۆی دێ ینی واکو بار فڕۆکەی گەشتیاری خەڵک دێ هەر خەڵکێک لێرە کە سەفەر بکە پار و پێرە نەفەری $15 فڕۆکەخانە لە فڕۆکەوانی وەری دەگرت ئەوە ینی ئەو شتانە زۆر بوون ینی خەڵساتی زۆر هەبوو بەڵام نەگەیشتنی حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێم ئەو بابەتەی سیاسیە و لەمابەینی خۆیان دەگەڕێمەوە کاک حاج سەدرالدین باسی ڕێکارێکی حکوومەتی سعودیای کرد من بە نمونە دەیکەمەوە پرسیار لە زەنابەت ئەوان ئێستا هەوڵ دەدەن کە کەرتی نەوتی بە زۆرێک لە زۆرەکان بکەنە لاوەچی پشت بە داهاتی دیکە ببەستن ئێمە پێشتر لە هەرێمی کوردستان بۆچی ئەو کارە نەکرا ئێستا بە پاکەوتنی هەردوو کەر دەتوانین بڵێن نەوت و فڕۆکەخانەکانیش کە زۆرێک بوو لە زیادکردنی داهات نەمانتوانی ینی بیکەینە وەرچەرخانێک بۆ بەرەو پێشبردننی ئابووری و بنیادنانی ئابووری جا لە حالەتی باسکردنی من دەویست هەر لە ئەسنای قسەکانی خۆم ئەو نمونە بێنمەوە بزانە حکوومەتی سعودی دوای چەندەها ساڵ گەیشتە ئەو قەنەعاتێک کە بەس تەنیا داهاتی نەوت کافی نییە چکە هەر وڵاتێک ئەوە شێوازەشی علمیە هەر وڵاتێک 1975 زیاتر پشت بە یەک کرد بەستی سەرکەوتونیە لە ڕووی ئابووریەوە حکوومەتی سعودی ئێستا گەیشتا و قەنەعاتی ڕێکاری تر بدۆزێتەوە لە بۆ دەستکەوتنی داهات هەستا بزانە چی کردێ لێرەشدا بارگرانی نەخستۆتە سەر هاوڵاتیەکانی خۆی ئەوانەی کە لە دەرەوە دێن هەمومان دەزانن ساڵانە خەڵکێکی زۆر سەفەر دەکات لە بۆ سعودیا ئیزدیامەکی زۆری دەسە بوو تەزەخمەشی زۆری دەسە بوو هەستا ئەو بڕیارەیدایە هەم دەبێتە داهات و هەمیش یەکجار ئەو خەڵکە بە شێوازێکی زۆر ڕووی تێ ناکات لەوەی دەوێندرێکە جێ نەبی نەتوانی خزمەت گوزاری پێشکەش بکاتن بەڵام زانە پێچەوانەیە لێرە لای ئێمە پێچەوانەیە لای ئێمە لە کاتی بوونی قەیراندا نەبوونی موچەیە نەبوونی کاسبیە هەستاون باس لەسەر هاوڵاتەکانی خۆمان زیاتر دەکەن و نەبوونی دۆزینەوەی سێکتەری تر کاتی خۆی کە 2013 و 2012 ئەوانە حکوومەتی هەرێم لە وەزعێکی باشدا بوو ئێمە باسمان دەکرد پێویستە سێکتەری گەشت و گوزاری زۆر گرنگی پێ بدرێت کە ئێمە ئەو وڵاتەیمە لە ڕووی گەشت و گوزاریەوە شوێنی زۆر تایبەتمەندیەتی خۆی هەیە دەتوانانی گەشەی پێ بدەیت لە ڕووی کشت و کاڵەوە لە ڕووی پیشەسازیەوە بەڵام هیچ هەنگاوێکی بۆ نەنرا لەبەرچی لەبەرەوەی کەرتی نەوتەکە ئامادەیە بەسەری پارەشی باش دەکاتن دەفرۆشرێتن باش ئێستا ئەگەر هاتوو ئەو گرفتەی لەگەڵ حکوومەتی ناوەند چارەسەر کرا دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە چۆن جاریشتر مامەڵە بکات لەگەڵ فڕۆکەخانەکان لە ڕووی گەشتیاری چۆن بتوانێت داهاتەکە زیاد بکە و ببێتە هەنگاوی سەرەکی بۆ وەرگرتنی ئابووری بۆ بەهێزکردنی ئابووری بەڵێ بەخۆی داهات ڕاستە فڕۆکەخانە بەشێکە لە دەستکەوتنی داهات بەڵام بەس فڕۆکەخانە کافی نیە لەبەرەوەی هیچ وڵاتێک نەمان بیستوە بنێن بەس بە فڕۆکەخانە بەڕێوە دەچێ و کێشەی نابێتن یەکێکە لە هۆکارەکان تۆ دەبێت لەو کاتەدا وڵات ببوژێنەوە سەرنجی خەڵکی بیانێ ڕاکێشی لە بۆ هاتنی لە بۆ ئەو وڵاتە بۆ گەشت و گوزار دەتوانانی شوێنی ئەسەری بکەیتەوە لۆ ئەوەی گرنگی بە وڵاتەکەت بدەیت تا خەڵک سەفەری تێدا بکە و لە ڕێی فڕۆکەخانەکەەوە فڕۆکەخانەکەش داهاتێکی زۆری دەبێتنەوە ئەو کاتە وڵات دەتوانی وڵات بژێنەوە بەس کێشەکەی ما ئەوەیە لە وڵاتی ئێمەدا شتەکان ناڕوونە وەکو باسم کرد یانێ
ئەمە کاتێک کە فڕۆکەخانە باس کرا داخرا باس کرا ڕۆژانە ئەوەندا داهاتە هەیە ئەگەنا پێشترێکە کەس نەیدەزانێ وەڵاهی ئەگەر بەغەڵەت نەچبووم کە بەرپرسانی وەزارەتی گواستنەوە گەیاندنی ژنیان دەزانی داهاتەکەی چی و دەچی و چەندە. کاک حاجی ئێستا کە گرفتەکە هەیە پێشترش ئەو پرسیارم کرد بەڵام دەمەوێ ینی دیسان لەسەری تەکید کەمەوە چۆن بتوانین ینی ئێوە لە ڕێگای کۆمپانیای خۆتان بە بەرپرسانی هەرێمی کوردستان ڕابگەێنن کە گرفتەکە بەم شێوەیە ینی چۆن بتوانێت چارەسەر بکرێ یان چارەسەر لەکوێیە؟ وڵە چارەسەری ئەوەیە یەکەمیش چارەسەر ئەوە لە دەسەڵاتی وەزارەتێک و لە دەسەڵاتی مەسئولێک نییە لە دەسەڵاتی حکوومەتە بەرلەمانە سەرۆکی حکوومەتە و لەگەڵ بەغدا ئەوان چارەسەری ئەو مەوزوع بکرێ هەموو شتێک چارەسەر دەبێت لەسەر ئەو بابەتەی بەڵام ئەوان ئەگەر بۆ خۆیان لە مابینی خۆیان شتێکی پێک نایەن بەڵام زەرمەندەکە چییە؟ هاوڵاتێک هەیە. باشە ئێستا ئەوان هەستیان بەوە کردووە بۆ نمونە تۆ پێشووتر ڕەنگە وەزارەتی ئەوقاف لێ پێچینەوەی لەسەر هەندێک شت لێکرد بی بۆ نمونە ئێستا کە تووشی گرفتەکە بووی دەبێت تۆش هانە بۆ ئەو ببەی ئەوان ینی دانیشتنتان کردووە ئێوە لەگەڵ لایانی پەیوەندیدار کە ئەوە گرفتە دەبێت فڕۆکەخانەکان بکرێتەوە هەوڵ بدرێ بۆ ئەوەی لە ڕووی ئابوووریەوە هەم ئێوە هەم هاوڵاتیان هەم حکوومەتی هەرێم بەردەوام بی لە گەشەی ئێمە پەیوەندیمان کردووە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئەوان قسەکانیان ئەوەیە کە فڕۆکەخانە نییە لە دەسەڵاتی من نییە کە ئەو پرسیارە لێ دەکەی تاوە ئەتوڕاست مقاتعە دەکەی ئەگەر لە خۆی بەرزترە نەوەکو با بڵێن ئەمن باسم کرد لە جەنابەت ساڵانە کە ئیشمان دەکرد پێش ئەوەی دەست بە ئیشەکانمان بکەین و فڕۆکە هەبوو هەموو شتەکان دابینکردن هەبوو ئێمە تەمینات و مەسائلی بازەکانی خۆمان جێبەجێ دەکرد بەڵام ئەو ساڵ ئەوان هاوکار بوونە هەتا ئێستا تەکلیفیان نەکردو ئێوە بۆ نهاتوون تەمیناتەکانتان دابنین یاخود بۆ نهاتوون کتابی بازەکانتان بێنن بۆ ئیشەکانتان و دەست پێ بکەین بەڵام ئەوان ئامادەن هەر کاتێک کە بوو هاوکارمان بن ئێستاش خەڵک داوا دەکا ئێمەش داوامان کردووە تقریبا لە مانجی دوو دوای ئەوانەی قوتابخانەکان تەواوی خەڵکانێک حەزیان لێ گەشت بکەن بە ڕێگای بەغدا بەڵام ئەگەر ئەوانیش موافقە نەکەن یاخود ڕێگا پێ نەدەن خەڵکیکە خۆی ئازادە دەچێت لە بەغدا دەڕوا و سەفەری سعودیا دەکات زۆر کێشەی احتیاجی کەواتە یعنی هاوڵاتیان ڕەنگە ئەو جارە ئەگەر فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان نەکرێتەوە لە ڕێی بەغداوە گەشت بکەن دەکەن بەس بەڕێژەیەش کەم بەڵام داهاتەکەش لۆ هەرێم نییە لۆ هەرێم نییە باشە من دوا پرسیارم کاتم کەم ماوە پرسیارم لە کار حاجی سەردەردینیش کرد کە چێ دەبێ لە حاڵەتێکی ئاوا قەرەبووی کۆمپانیەکان بکاتەوە چونکە بێگومان پێشووتریش کۆمپانیەکان بەشێک لە داهاتەکانیان وەکو زەڕایی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆیوە ئێستا کە گرفتەکە هەیە چی قەرەبووی ئەوان دەکاتەوە چی قەرەبووی ئەو کارمەندان دەکاتەوە کە لای ئەوان کار دەکەن و ئێستا بێکارن لە هەر وڵاتێکدا بەخۆی لە هەر وڵاتێک کاتێک کە هاوڵاتیان زەرمەند دەبن بەهۆی کارێکی حکوومەتەوە حکوومەت ملزەمە بە قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانە بەڵام ئێمە لەگەڵ قەرەبووکردنەوە مێژوێکی تاڵەیە چەندان شتی تر ڕووی داوە کارەساتی سروشتی و هەتا تێکدانی خان و بەرە و ئی هاوڵاتیان ئەوشتانەش قەرەبووکردنەوە تا ئاستێکی زۆر کەم بووە ئێستاکە من ئەوەی کە باز دەکرێت جارجارە مەسەلەی قەرەبووکردنەوە ئەوان داوا دەکەن حکوومەتی عراقی قەرەبوو بکاتەوە حکوومەتی عراقیش هیچ کاتێک ئەو شتە ناکاتن لەبەرەوەی دەرێ من ڕاستە فڕۆکەخانە داخراوە بەڵام دەتوانێت لە بەغداوە سەفەر بکات بەخۆی لە ڕووی ئابووریەوە دەبێت حکوومەتی هەرێم قەرەبوو بکاتەوە یاخود حکوومەتی عێراقی بەخۆی جاوە دەبی ڕێککەون ئێستاکە ئەوان چێ قەرەبوو بکاتەوە بەڵام ئێمە ناتوانین بچین ئەنا برین حکوومەتی عراقی وڵا تۆ قەرەبوومانکەوە ئێمە دەبی برینە حکوومەتی هەرێم قەرەبوومانکەوە اینجا ئەو دەتوانی لەگەر حکوومەتی عراقی ڕێگە چارەیەک دابنێ بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیان ئەگەرنا حکوومەتی عراقی ئێستاکە لەوانی دەرێ من فڕۆکەخانەم کراوەتەوە فڕۆکەخانەی بەغدا و جنوبوانە کراوەتەوە هاوڵاتیان دەتوان لێوە سەفەر کرد. بەڵێ
زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان ڕێباز حەسەن شارەزای ئابووری حاجی سەردەدین ڕەسوول سیرینی بەڕێوەری کۆمپانیای ڕۆیدا بۆ حەج و عەمرە. سوپاس بۆ بەڕێستان، سوپاس بۆ ئەم دەرفەتە، بە خێراتتان دووبارە دەکەین. سوپاس بۆ هاوکارانم، سوپاس بۆ گروپی دیوان مۆبایلیاتی دیوان کە ئەو دەرفەتەیان بە ئێمەدا کە بەرنامەکەمان لێرە تۆمار بکەین. تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.